لەسەر پرسی دابشکردنی غازی ماڵان لە پارێزگای هەولێر لە ڕێگەی پسوڵەوە من ڕاستەخۆ لەسەرم بابەتە بەڕێز نەبەس عەبدولحەمید کە بەڕێزیان قایمقامی پارێزگای هەولێرن ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانمان دەبێت و گفتوگوی زیاتر زانیاری زیاتر لە وەردەگرین کاک نەبەس سپاس بۆ ئامادەبوونیت بەرلۆی بێمە ناو وردەکاری دابشکردنی غاز بەم میکانیزمە نوێیە دەمەوێت بزانم پێداویستی مانگانەی پارێزگای هەولێر ئەگەر بە مانگانە یان بە ڕۆژانە بە هەفتانە باسی لێوە بکەین بڕەکەی چەندە؟ بەڵێ کاک نەبەس گەر گوێبیستی دەنگی منیت پرسیارەکەت دووبارە بۆ دەکەمەوە سوپاس بۆ ئامادەبوونیت کاک نەبەس پرسییم بەرلۆی بچینە ناو وردەکاری و میکانیزمی ئەم جۆرە تازە و دابشکردنی غاز بۆ ماڵان لە ڕێگەی پسوڵەوە دەبێت بزانم پێداویستی غاز مانگانەیە خود ڕۆژانە بۆ سنتەری پارێزگای هەولێر پێویستی بە چەندە؟ باشە دیارە کاک نەبەس گوێبیستی دەنگی من نیە و منیش بە هەمان شێوە دەنگەکە ئەو ناگاتە لای من دواتر کە هاوکارانم ئەو کێشیان چارەسەر کرد گفتوگۆکانم لەگەڵیدا درێژە پێدەدەم سەبارەت بە میکانیزمێکی نوێ کە لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت بە دیاریکراوی لە پارێزگای هەولێر دابشکردنی غازی ماڵان لە ڕێگەی پسوڵەوە کە پێشتر دەبازانی لە ڕێگەی پسوڵەوە خۆراک دابش دەکرا بەسەر هاوڵاتیانە لێسادا ئەم میکانیزمە نوێیە غازی کردوتەوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لە پارێزگای هەولێر قەیرانێک دروست بوو بەهۆی کەمبوونەوەی غازی ماڵانەوە تەنها ناو ماڵەکانی نەگرتووە بەڵکو ئیشوکاری هاوڵاتیانیشی جۆرێک لە پەکخستن تێدا دروست کردووە لە ئێسادا ڕێگە چارێک بۆم کێشەیە دۆزراوەتەوە ئەویش دابشکردنی غازی ماڵانە لە ڕێگەی پسوڵەوە میکانیزمەکە چۆنە و پارێزگای هەولێر پێویستی بە چەند لە غاز دەبێت گەر بە ڕۆژانە یاخود بە هەفتانە و مانگانە باسی لێەوە بکرێت و ئەم میکانیزمە نوێیە تا چەند سەرکەوتوو دەبێت و میکانیزمێکی کاتیا خود بە شێوەیەکی هەمیشەی جێبەجێ دەکرێت لە پارێزگای هەولێردا کە کاک نەبەس ئامادە بوو و دواتر کە کێشەی دەنگ چارەسەرکە کە گەم لە دەنگی نەبوو بە باشی پرسیارەکەم لەگەڵ ئەودا دەست پێ دەکەم گەر کاک نەبەس ئامادە بێ کاک نەبەس سپاس بۆ ئامادەبوونت داوای لێبوردنەکەم کە دەنگەکەی جنابەت بە باشی نەدەگەیشتە لای ئێمە سپاس بۆ ئامادەبوون دووبارە دەمەوێت بزانم پارێزگای هەولێر ڕۆژانە هەفتانە مانگانە گەر باسی لێەوە بکرێت بە شێوەیەکی گشتی پێویستی بە چەندێک غازی ماڵان دەبێت بەڵێ سلااوتان لێبێ خۆتان دەزانن هەولێر جیاوازی لەگەڵ هەموو شار و شارۆچکەکانی تر هەیە لە ڕووی ژمارەی دانیشتوانی لە ڕووی قەبارەی وەکو شار وەکو ئەو خەڵکە زۆرەی کە ڕۆژانە ڕووی تێدەکەن کە سەردانی هەولێر دەکەن هەروەها ئەو هەموو شوێنەی کە هەیە وەکو ڕێستۆرانت و چێشتخانە و هوتێلەکان و هەروەها نانەوەخانە و شوێنە گشتەکان بەڕاستی کە هەر هەمووش پێویستی بە غازی زیاتر هەیە ڕۆژ دوای ڕۆژ یاخود سای دوای ساڵ ئێمە لە هەولێر بە پێی هەموو داتاوە ئامارەکان ئەوەی کە با بڵێن بۆمان ڕۆن کرایتەوە لەلایەن بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانی هەولێریشەوە ڕۆژانە زیاتر پێویستمان بەلا زیاتر 400 تۆنە بەڵام ئەوەی بەدەستمان دەگەت تاکو ئێستا کەمتر لە 300 تۆنە بەدەستمان دەگاتن ڕۆژانە لە ڕێگای کارگەکانی کە هەیە لە سنووری هەولێر ئەو بتلە غازانە تەعبیە دەکرێن و لە ڕێگای ئەو لژنانەی کە دامان ناوە دابەش دەکرێن بە سەرگەڕەکەەکانی شاری هەولێر ئەو وای کردووەکەوە بەشێک لە گەڕەکەکان وەکو پێویست غازیان پێ نەگاتن ئەوەی گرنگە من دەمەوێت لێرە ڕوونی بکەمەوە هیچ ئەزمەیەکی غاز نیە بەڕاستی وەکو ئەزمەکە باسی لێوە بکرێتن بەڵام کەمێک کەمی هەیە بە لەو بڕێی کە بەدەستمان دەگاتن لۆ زیاتر ڕێخستنی ئەو دابشکردنە و میکانیزمێکمان داناکەوە لە ڕێگای پسولەی خۆراکەوە دابش بکرێت احتیمال لە هاوڵاتیان بەشێکیان بە شێوەیەک تێگەیشتن هەروە دەستگاکانی ڕاگەیاندنیشکەوا کۆبۆن دروست دەکرێت نەخێر ئەوە کۆبۆن نیە کۆبۆنی غاز یاخود کۆبۆنی تایبەت بە دابشکردنی غاز پسولەی خۆراک هەموو خێزانێکیتی باشە ئەو بریکارێکە دەستە گەڕەکە کە هەر خێزانێک کە داوای غاز دەکاتن پسولەکەی دەبی پێبیتن جیاوازی چییە لەگەڵ پسوڵەی خۆراکە
پسولەی خۆراک ئەوەی سپات دەکە ئەوانە خێزانێکن وەکو باسم کرد زیاتر ڕێک دەخرێتن زیاتر دابەشکردنەکەی بە شێوەیەکی یەکسان دەبی کەس ناتوانانی مافی کەس بخواتن بەڵام کۆبۆن خۆت دەزانی کۆبۆنی تایبەتە لەلایەن وەزارەتەوە یاخود لەلایەن بەڕێوبەرایەتیەکان لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان دروست دەکرێتن دابەش دەکرێتن بەسەر هاوڵاتیان ئەوەش احتیمال لە ڕێو شوێنی زۆری بووە کاتی بوێتن احتیمال ئەویش کێشە و گرفتی خۆیەبی لێ ئەمە وەکو چارەسەرێکی با بڵێن کاتیش بیتن ئێمە پەنامان بردە بەر ئەو میکانیزمە باشە ئەم میکانیزمە بەسلەوە ئەگەر کاتیش بن واتە چارەسەرەکە کاتیە یان بۆ ساڵانی دیکەش ئەگەر کێشەی کەمی غازی ماڵان دروست بێت بەردەوام دەبێت ئەم میکانیزمە نوێە من باسم کرد کە داوامان کردیە بڕەکەمان بۆ زیاد بکرێت داوامان لە وەزارەتی سامانە سروشتەکانیش کردووە کە بڕی ئەو غازەی ڕۆژانە بەدەستمان دەگاتن بڕەکە زیاد بکرێت بەڵام ئێمە وەکو ئیدارە بەرپرسین لەو بڕی کە بەدەستمان دەکەن کە بە شێوەیەکی یەکسان دابەش بکرێت ڕێگری بکەین لەوەی کە بریکارەکان بیبن لە بازاری ڕەش بیفرۆشنەوە ڕێگری لە قۆرخکاری بکەین ڕێگری لە هەموو حاڵەتەکان بکەین کەوا زەرەر بە هاوڵاتیان دەگەینیتن ئەو بڕی کە بەدەستمان دەگا ئێمە لی بەرپرسین کەوا چۆن دابەش دەکرێت و بە چ شێوازێک دەگاتە دەست هاوڵاتیان و لە گەڕەکەکان دابەش دەکرێتن بۆیە ئێمە ئەوەی کە دامان ناوە ئێستا لە ڕێگای پسولەی خۆراک هەموو بریکارێک لە هەولێر مۆرەی تایبەتی لۆ دروست کرایە ئەو مۆرەی پێدەبی پێبیتن کە دەچیتە گەڕەکەکان هەر هاوڵاتیەک کە پسولەی خۆراکەکەی نیشانی بریکارەکە دەدا بریکارەکە لۆی مۆر دەکاتن مەبەست لەوەی ئەوەیەکەوە هاوڵاتی زیاتر لە پێویستی خۆی غاز داوا نەکاتن یاخود غاز نەبە مافی ئەوی تر نەباتن بۆ نمونە کە پێش 4 ڕۆژ 5 ڕۆژ غازی وەرگرتووە ئەو بریکارە دەزانیتن کە وەریگرتووە دەداتە خێزانێکی تر کە غازی وەرنەگرتووە ئەوەش ئەمە ماوەی نزیکەی هەفتێک دەبی دەستمان بەجێبەجێکردنی کردیا کاریگەری باشی هەبووە بەڕاستی تەسیرێکی باشی هەبووە ئەمە لەبەرەوەی لە ڕێگای لژنەکان متابعە دەکەین هەروەها کۆنتڕۆلی بریکارەکانیش دەتوانین باشتر بکەین باشە کاکنە بەس دەمەوێت لەسەر ئەو بابەتەی کە پێدانی ئەم غازە لە ڕێگەی ئەم کارتەوە لە ڕێگەی ئەم پسوڵەیەوە بۆ ئەو کەسانش دەبێت کە لێسادا کەسانی دەزانین کە پارێزگای هەولێر لێسادا خەڵکانێکی زۆری بیانی و دەرەوەی شاری هەولێر کە کوردین بە تایبەتی ئەو ناوچانی کە دەکەونە سنووری مادەی 140 لە پارێزگای هەولێر کە نیشتەجێ دەبن ئەوانیش بە هەمان ڕێگە دەتوانن سوودمەند بم لە میکانیزمە نوێ بۆ وەرگرتنی غاز بەڵێ ئێمە زۆر کەس لە دانیشتوانی شاری هەولێر پسولەی خۆراکیان ئی ناوچە ناکۆشی لە سەرەکانە واتە ئەوەی ناسراوە بە مادەی 140 هەروە خێزانێکی زۆر لە هەموو شارەکانی تری عێراق لە هەولێر نیشتەجێنا پسولەی خۆراکیان هەولێر نییە بەڵێ هەمووی دەگریتەوە هەموو خێزانێک تەنها ئیسپاتکە کە لە هەولێر نیشتەجێ لە ڕێگای پسولەکەیەوە ئەو دەتوانی غاز وەگری تایبەت نییە بەوانەی کە تەنها پسولەی خۆراکیان لە شاری هەولێرە بۆ ئێمە پێشترش ڕاماگەیان ئەو هاوڵاتیانش دەتوانن سوودمەند بن باست لەوەش کرد کەەوە هەر خێزانێک دوو بتڵ وەردەگری نا دیاری نەکراوە چەند بتڵ وەردەگری ئەو کەمیەی بەدەستمان دەگەت دابەش دەکرێت واتە دەکرێت زیاتر بکرێت ئەو دوو بتڵە غازە بەڵێ بەپێی ئەو کەمیەی بەدەستمان دەگاتن ئەولەویەتیش بۆ هاوڵاتیانە بۆ ئەوانەی کەوا نیشتەجێنە لە شاری هەولێر ئەگەر کەمیەکە زیاتر بی ئەکی ئەو بڕە زیاتر دەدرێتە ئەو خاوڵاتیانەی کەوا لە هەولێر نیشتەجێنە بەڵام ئەوەی کە باسی دوو بتڵ کراوە مەبەستەوە بۆ هەموو خێزانێک بە پێی بەدواداچوونەکانمان ماگانە احتیمالە زیاتر لە دوو بتڵ پێویستی با غاز نەبیتن بەڵام ئەوەی ئێمە تێبینیمان کردووە هاوڵاتی هەیە یاخود خێزان هەیە احتیمال لە داوای 4 بتڵ دەکە و داوای 3 بتڵ زیاتر دەکاتن کەوە لە پێویستی خۆی زیاترە و تەسیری دەکاتن لەوەی کەوا خەڵکەکەی تر ئەو بڕە غازەی بەدەست بگە یاخود غازەکانی خوا ئەم پرسیارم ڕەنگی سە زۆرێک لە خانمان چاوەڕێی بن بە حکومەی کە خانمان زیاتر لە نێو ماڵەکاندا غاز بەکاردێنن بستە ڕێژێکی زۆر لە خانمان لە نێو ماڵەکانی خۆیاندا کار دەکەن کاری چێژ لێنانەکەن کاری چێشخانەکان ئاسان دەکەن لە نێو ماڵەکانی خۆیاندا ڕەنگە ئەمە بڕی بەکارهێنانی غاز زیاتر بکات
ڕەچاوی ئەم کاری ئەم خاتونانت دەکرێت کاکنەبەس؟ ئەکیدە من وەکو باسم کرد هەموو شوێنە گشتەکانیش پێویستیان بە غازە، چێشتخانەکان، هوتێلەکان، ڕێستۆرانتەکان کەمیەی زۆریش ئەو شوێنانە دەیبن بەڕاستی، بەڵام ئەوەی ئێمە دامان ناوە ئەو لەوێت لۆ هاوڵاتیانە بەڕاستی. ئێمە لەگەڵ ئەو غازەی کە بە 8500 دینار دابەش دەکرێت و کە مافی هاوڵاتیانە ئێمە ئاسانکاری بۆ بازرگانەکان و ئەوانەی کاری کڕین و فرۆشتنی غازش دەکەن ئاسانکاریمان لۆکردینە، دەتوانن غاز بینن لە شار و شارۆچکەکانی تر لە پارێزگاکانی تری عێراقش دەتوانن ئاسانکاری لە بازگەکان لۆیان دەکرێت کەوا داخلی بکەم، بەڵام بەو مەرجەی بە پێی مەرج و ستانداردەکانی وەزارەت بیتن، نەک غازی ساختە و یاخود غازێکی خراپ بینن بیفرۆشن. ئەویش متابعە دەکرێت، ئێمە غازی بازرگانیمان هەیە، ئەویش بۆ ئێمە گرنگە، بەشێک لە هاوڵاتیان یاخود لەو شوێنانە سوود لەو غازە بازرگانیانە وەردەگرن کە نرخەکەی لە نێوان 12 بۆ 14 هزارە. هەموو هەوڵەکانی ئێمەش ئەوەیە کەوا قۆرخکاری نەبی یاخود ئەو بڕەغازە نرخی گران نەبی. بە تایبەت لە کاتێکداینە ئێمە ئەو دوا ڕۆژی هاوینە ئێمە بەیانی پێدەنێنە وەرزی پاییز کەوا کەش و هەواش تۆزێک فەرقی کردووە بەڕاستی، پلەکانی گەرما دابەزیون، پێداویستی خەڵک زیاتر دەبیتن، خواز لەسەر غاز زیاتر دەبیتن لە وەرزی زستانان. لۆیە ئێمە هەموو لیژنەکانیشمان ڕاستپاردووە، لە هەفتەی ڕابردووش هەر هەفتەی داهاتوش کۆبنەوەیەکمان داناوە لەگەڵ مختاری گەڕەکەکانیش، پۆلیسی شارەوانی کە لە قایمقامیەتە لۆ تونکردنەوەی ئەو ڕێکارانەی دژی ئەو کەسانەی کەوا هەوڵ دەدەن چ بریکار بن، هەوڵ دەدەن کەوا لە بازاری ڕەش بیفرۆشنەوە، چ ئەوانەی کە بازرگانی دەکەن. ئێمە بەرژەوەندی هاوڵاتی لەلای ئێمە گرینگە، دەبی سەقامگیری نرخیش ئەوەش لەلای ئێمە گرینگە، بەڵام نرخەکان وەکو خۆیانە ئیسەڵک غاز بە چەند دەدرێتە هاوڵاتیان؟ بە 8500 دینار، بە 8500 دینار ئەو نرخە هیچ گۆڕانکاریەکی بەسەردا نهاتووە، نرخەکی فەرمیە، ڕەچاوی قازانجی بریکارەکەش کراوە و بەرژەوەندی هاوڵاتیانیش کە ئەو ڕۆژانە ئەو بڕێکە دابین دەکرێتن لە ڕێگای کارگەی غازی هەولێرەوە کەوا بە پێی پلان و خشتەیەکی پێشوەختە دانراوە لەسەر و بریکار و کارگانە دابەش دەکرێت. باشە، لە ماوەی ڕابردوودا هەر خۆم لە نێو بەرنامەکەی خۆما چەند جارێک و چەند بەرنمەیەکم لەسەر کێشەی خاوەن نانواخانە و سەمونخانەکان هەم لە هەولێر هەم لە دهۆک ئامادە کرد. کێشیان ئەوە بوو کە غازی پێویستیانێ، بابەتی دیکەشە بوو بۆ نمونە کەمبوونەوەی ئارد، بەڵام دێمە سەر پرسی غاز لە بەروی بابەت و تەورەکەم وابستەیە بۆ بابەتە. دەبێت بزانم کێشەکانی ئەمان چۆن بە میکانیزمە نوێ چارەسەر دەبێت و ئەوان ڕازین لەم بڕیارە نوێیە؟ ئێمە سەبارەت بە نانەوەخانە و فڕنەکان بەڕاستی ئێمە تەنها هەر غاز نییە، بابەتی ئارد، ڕوون، هەموو پێداویستیەکان خۆشبەختانەش لە ماوەی ڕابردوو نرخی ئارد نزمبوونەوەکی بەرچاوی بەخۆیەوە بینی، ئەوە باش بوو لە بەرژەوەندی هاوڵاتیاندا بوو، هەروەها زەیت و ڕوون و هەموو جۆرە خۆراکێک ماوەیەکە نرخەکانی بەرەو نزمی دەچی و سەقامگیریەک هەیە لە ناو بازاڕەکانی هەولێر بە تایبەتی و کوردستان بە گشتی. بەڵام فڕن و نانەوەخانە و سەمونخانەکان لە هەولێر ئێمە ماوەیەکە ئەو نەوتە ڕەشەی بەکاریان دەینا ئێمە نەماوە لە ناو فڕنەکان وانە، هەم لە بۆ پاراستنی ژینگە تەندروستی هاوڵاتیان، تەندروستی ئەو کارمەندانەی لەو شوێنانە کار دەکەن. ئێستا هەر هەمویان بە غاز کار دەکەن، بەڵام نەک ئەو غازەی کە ئێستا هەیە، ئەگەر بەشێکی کمیان نەبیتن ئەوانەی بە پەنجەی دەست دەژمێردن، ئەوانە هەموو لە ڕێگای سیستەمێک کە لۆیان دانراوە لەگەڵ کۆمپانیاکانی تایبەتمەندیان ناوە غازی شل LPG بەو شێوەیە غاز بەکاردێنن، هەموو گرێبەستیشیان زۆربیان هەیە لەگەڵ کۆمپانیاکان لە ڕێگای ئەو کۆمپانیانە لۆیان دابین دەکرێمە. زۆر جاریش لەگەڵ کۆمپانیەکان دانیشتونە بۆ ئەوەی جیاوازیەک هەبی لە نرخەکە کە دەیدەن بە نانەوەخانە و بە فڕنەکان، بۆیە بەو شێوەیە کە دەفرۆشێ بە بتڵ ئەوە احتیمالە بەکە لەگەوان نێتن و ئەوان بە شێوەی شل غازەکەیان پێویستە. کاکنەبەس زۆر سپاس دەکەم کە لە بەرنامەکەمان لە کورسات نیوز ئامادە بووین مادوونەوی. دووبارە زۆر سپاس بۆ بەڕێز نەبەز عەبدولحەمید کە بەڕێزیان قایمقامی پارێزگای هەولێر بوون و ڕاستەوخۆ لەسەر بابەتە زانیاری پێدەین. مادوونەوی.